لە یاریەکانی هەفتەی نوێمی خولی پلێش عراق برایەتی میوانداری حوسێنی کردو بە گۆڵێکی بیۆڵان پێی دۆڕا بەمەش برایەتی لە کۆتا پلەی ڕیزبەندی کۆمەڵەکەیەتی و نزیکە لە دابەزی. لە یاریەکانی هەفتەی نوێمی خولی پلێچی عراق لە کۆمەڵی یەکەم برایەتی میوانداری حوسێنی کرد. لە سەرەتاوە یانەی میوان باشتر دەرکەوت و دوای لە دەستدانی چەند دەرفەتێک لە خولەکی 15 حەسەن عەلی توانی گۆڵ یەکەم بۆ یانەی حوسێن تۆمار بکات. لە نوێی دووەم یاریەکە یانەی حوسێن هەوڵی گۆڵی دووەمی دەدا و برایەتیش یەکسانکردنەوەی ئەنجامەکە. محمود مەجیدی ڕاهێنەری یانەی برایەتی بە بەشداری پێکردنی چەند یاریزانێکی سەرەکی کۆنتڕۆڵی تۆپی خستە خزمەت تیپەکەی بۆ ئەوەی گۆڵێک تۆمار بکەن، بەڵام سەرکەوتوو نەبوون و یاریەکە بە گۆڵێکی بێوەڵام بە سوودی حوسێن بە کۆتا هات. اليوم كان فوزنا يعني مستحق لعب ونتيجة. تعرف احنا آتين من بغداد إلى المدينة العزيزة هي أربيل، أخذنا الفوز باستحقاق، وهذا نعززه بالنتائج وبالترتيب بالدوري. لاعبين قدموا وما قدموا أفضل لعب كان، فشكرا لنادي برايتي. راسي هريم رو أخوتان بينيتان لشوتي يكمو يعني تا کاتی تاوبوونی یاریەکەش ئێمە لەوان باشتر بووین، بەس یانی ئەتوانم بڵێم ئیهمالی خۆمان شەوت یەکەم ئەو گۆڵەمان لێکرام نەڵێم یانی لەوانەیە وەکو پێویست لەگەڵ ڕێز مەحسابمان بۆ تیپەی بەرامبەرمان نەکرد بێ جینا ئەمانتوانی یاریەکە بە ئەنجامێکی تر کۆتایی پێبێنین. بەس ئێمەش ینی هەنێ هۆکارەیە ئەوانە هۆکاری دۆڕانەکەمان نین، بەس ڕاستەکەی تیپمان تۆزێ ماندووە تر ئیشەڵا بۆ یاریەکانی داهاتوو 4 یاریان 5 جاریمان ماوە 4 یاری لەو 4 یاری ئیشەڵا بتوانین ئەنجامان باشتر بکەین و بمینەوە لە خولەکە. بەمەنجامە برایەتی لە کۆی نۆ یاری لە خولەکە تەنها 6 خاڵی کۆ کردوتەوە و لە خانەی کۆتایی ڕیزبەندی کۆمەڵەکەیەتی یانەی حوسێنیش بە 13 خاڵ لە ناوەڕاستی ڕیزبەندیدایە. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.